پارتی و یەکێتی تەنیا قەیرانی ئابووریان تووشی خەڵکی کوردستان نەکردووە، بەڵکو کوردستانیان بە چەندین قەیرانی دیکەی جۆرە و جۆرەوە گیرۆدە کردووە. لە هەمووشیان مەترسیدارتر قەیرانی ئەخلاقی و ڕەوشتیە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەوە کۆڵیان نەداوە کە سەرخان و ژێرخانی وڵاتیان چاڵان کردووە و زیاتر لە 30 ملیارد دۆلار قەرزیان هێناوەتە سەر خەڵک. ئێستا بەرپرسان و ژن و منداڵی بەرپرسان بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کار بۆ تێکدانی ئەخلاقی کۆمەڵگە دەکەن و ئاشتی کۆمەڵایەتی دەخەنە مەترسیەوە. دەسەڵاتداران وەک لە پەندەکەی پێشینان دەهاتووە دز بازاڕی شێواوی دەوێت، ئەوانیش بەرژەوەندیان لەگەڵ کۆمەڵگەیەکی تۆکمە و یەکگرتوودا نییە و ئامانجیان تێکدانی شیرازەی هەرێمی کوردستانە. لەو پێناوەشدا دەیان کەناڵ و دەستگا و ڕێکخرا و دامەزراوەیان دروست کردووە و ملیۆنان دۆلاریان خستووەتە خزمەتیان، هەموو پاڵپشتێکی سیاسی و حکومیشیان بۆ دابین کردوون. دەسەڵاتدارانی هەرێم بە ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ لە ڕێی بەکرێگیراوەکانیانەوە بە ناوی یەکسانی و مافی ژن و جێندەرەوە دەیانەوێت بیری هاوڕەگەزبازی و لادانی ئەخلاقی لای گەنجان ئاسایی بکەنەوە و ئەم فکرە بۆگەنە بخزێنە ناو کولتوری کوردیەوە. هەبوونی دیاردەی قێزەونی بەدڕەوشتی لەسەر چەند شەقامێکی شاری سلێمانی و تایبەتکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ کاری بەدڕەوشتی لە هەولێر بەرهەمی دەسەڵاتی پارتی و یەکێتیە و بەڵگەیەکی ڕوونە بۆ نامۆیی ئەم دوو حزبە بە نەریت و کولتوری ئایندارانەی خەڵکی کوردستان. هەڵبژاردننی 20 دەی پەرلەمان دەرفەتێکی گونجاوە بۆ ئەوەی خەڵکی موسڵمانی کوردزمان بەشێک بێت لە پاراستنی ئاین و بەها باڵاکانی کۆمەڵگە، ئەویش لە ڕێی دەنگدان بە لیست و کاندیدەکانی کۆمەڵی دادگەریەوە، چونکە کۆمەڵ دەبێتە نوێنەری ڕاستەقینەی گەلی موسڵمانی کوردستان و ڕێگان نادات هیچ ناسنامەیەکی دیکە بە هیچ پاسا و ڕێگایەک بخزێنە ناو ناسنامەی کوردیەوە. هەموو دەنگدەرێکی کوردستانی دڵنیا دەکەینەوە کە فری و نەخوا بە هەڕەشە و گەلێک کە خاوەنی کەسایەتی گەورە و مێژوویی هاوشێوەی قازی محەممەد و شێخ مەحموود و شێخ سەعیدی پیران بێت و مەلا و کەسایەتی ئاینەکانیان لە پێشڕەویدا بوو بن، ڕێگان نادات کەسانێکی نەگونجاو لەسەر میراتی دەسەڵاتەکەیدا بنیشن و حکمی گەلێکی زۆرینە موسڵمان بکەن.